هەردوو ساڵەکە لای خۆت بووە؟ نەوەڵا ساڵێکە لای منە نابێ وەڵا زۆر فەقیرە مەگەری زەعاجی کەن وا بکە بۆ لێرە ئەوە نەهارە ئەو جەوەکەی بەدڵنیە حەزەکە بڕوات لە ماڵەوە چنگی لێ نایەت؟ نەوەڵا زۆر بکە میناڵە مەگەرێکی زەعاجی بکە ئەنجا چنی لێیە چ هەستێکە دێمڕ پشیلەکەت بەشداری پێ کردووە لە فیستیڤاڵی هەڵبژاردننی شازوانی پشیلەکان؟ وڵی هەستێکی خۆشمان هەیە توتمان بزانین چە نەمیژە بێ لە دوایە پشیلەکەت ئەو تایبەتمەندیانی تیابێکە بۆ شازوانی پشیلەکان هەڵبژێردرێت؟ وڵی هەموو تایبەتمەندێکی تیا بەڵام ئەمان یعنی بڵێن ڕۆیاڵ ڤێتنەری خسیانە دەنگدانەوە بە لایکی فەیسبوک ئیتر ئەوەیە ها بە بۆنەی لایکەکانەوە ئیتر ئەگەر زۆر بێنیان کەم بێنێ ئەمەنی چەنەیە ئەم پشیلەیە؟ نزیکی 2 ساڵە هەردوو ساڵەکە لای خۆت بووە؟ نەوەڵا ساڵێکە لای منە نابێ پێشتر بەشداریان فیستیڤاڵانت کردووە بە پشیلەی تریا خۆت هەر بەم پشیلەیە؟ ئەمە یەکەم جارمانە هەم پشیلەش بەشداری پێ بکەین و هەم خۆشمان بەشداری بکەین